وەکو بەرپرسیە و فەرمانگەیە دڵخۆشم کەەوە وێزگەی ئێوە کە وێزگەی تەنهای ئێوەنەی خەڵک بێ بتوانێت ئەو پەیامە بگەینتە خەڵک وەکو خۆی و ببێتە سەکۆیەکی یان پردێک لە نێوان خەڵک و حکوومەت کە بەلای ئێمەوە کارێکی گرینگە و چەند ئیعلام پرۆفێشناڵ بێ بۆ بەرژەوەندی حکوومەتە و هەروەها بۆ خەڵکیش شەفافترە بێ و زانیاریەکان وەکو خۆی ئەگەن. سەرتا پیرۆزبایی لە وێزگاکەم یادی دامەزراندنی هیوادارم بەردەوام بێت لە کارەکانی من متابعی وێزگاکەم و کارێکی ئاسانکاریەکی زۆری کردووە بۆ ئەو کەسانەی بەتابەتی بۆ کەسانی سیاسەتمەدار ئەوانەی متابعی ئەخبارەکەن و وای کردووە کە کۆمەڵێک ئەو هەواڵانەی کە هەیە بەتابەتی ئەوانەی کە پەیوەندی بە هەلومەرجی ناوخۆ هەیە کە بتوانێت پێشکەشی بکە و کاتێکی زۆری گەڕانتەوە بۆ زۆربان لەو بارەوە گرنگەوەیە کارەکانی وێزگا تا ئێستا بە پرۆفشناڵی هێنایەتی کردوێتیەوەوانە گرنگە ئەم قەزیەی پرۆفشناڵی کارەکان بپارێزێ و گرنگە سەربەخۆیی دەستگاکە وەکو دەستگایەکی لە بواری هەواڵ لە بواری میدیا بمێنێتەوە چەندێک کە پرۆفشناڵی وە سەربەخۆی ئەو دەستگایە پارێزێ ئەوەندە وێزگا برە پێشەوە ئەڕوا و پێشم وایە ئەم ڕێگایە گرتۆ دەبەر ڕێگایکی باشە بێت. پیرۆزبایی ساڵیادی ئەو کارە میدیا ئەلەکترۆنیە لە کاکسیروان لە سەرجەم ستافەکە یەکەم دڵنیام سیروان غەریب ئیشی جوانەکە چونکە کارم لەگەڵ کردووە و یەکێکە لە ڕۆژنامە نووسە بەتوانە پەروەردەکراوەکانی میهەنی چکە ئێستا ئەزمەیەکی گەورە لە کوردستان هەیە ویژەوەیە میدیا وەکو ناوماوە وەکو پیشەی حەقیقی و کاری پرۆفیشناڵ زۆر کەم بۆتەوە ومێ دەکەم وێزگەیەکێک بێ لەوانەی کە پیشەیی بوونی خۆی لە دەست نەدات. ئێستا کۆمەڵی سایتی گرنگ هەن لە سوۆشیال میدیایە کە ڕۆڵێکی جوانیان هەبوو یەکێک لەو سایتانە بێگومان سایتەکەی ئێوەیە کە هیوادارم بەو شێوەیە بەردەوام بێت لە گەیاندنی ڕاستیەکان ئەوە زۆر گرنگێکەوە شتەکان وەکو خۆی ڕاستیەکان وەکو خۆی بگێنن و نەک لەبەر چەند لایکێک زیاتر یا چەند ویوێک زیاتر هەیە هەندێک تایتڵی عجیبدا ئەنەیە هەندێک شتی ناڕاست بڵاوەکاتەوە بەس بۆی چەند لایکێکی زیاد بێ هیوادارم کەەوە بەو شێوەیە نەبێت و لە گەیاندنی ڕاستیەکان وەکو خۆی بەردەوام بن و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. وێزگەلانی کەم توانیوێتی بەشێک لە کارەکانی خۆی لە ناو ئەم پیشەی بوونەیە بپارێزێ و بێتە جێگای سەرنج و بێتە سەرچاوی هەواڵ و زانیاری بۆ خەڵک. بەڕێی من یەکێکە لە ئەو کەناڵە میدیایانەی کە ئەتیباری هەیە بەدارم کە جگەلەوەی کە پیرۆزبایی لە سەر و ستاف و کۆی کارکتەرەکانیم دامەزراوە یەکەم هیوادارم مەسەلەن هەم لە ساڵی داهاتوو باشتر بێ و پیاچونەوە بە کارەکانی ڕابردووی بکە وەکوتم پیشەیانەتر کار بکە و خۆی بە دوور بگرێت لەم بەداخەوە لەم زەلکاوی کە سوسیال میدیای کوردی تێکەوتووە. لە ڕاستیە من بەبێ مجامەلا وێزگەیەکێکە لەو کەناڵانەی کە من وەکو سەرچاوی هەواڵ پشتی پێ ئەبەستم بۆ هەر بابەتێکی خۆم کە بمەوێ ڕای لەسەر بەم یاخۆت زانیاری لەسەر وەربگرم و ئەوەی کە وای لێ کردوم کە پشتی پێ ببەستم وەکو کەناڵێکی ڕاگەیاندن بۆ زانینیە بە ئاگابوون لە هەواڵەکانی چ ناوخۆ چ دەرەوە بیکەمە سەرچاوی خۆم لە ڕاستیە ئەوەیە کە بە بێلایەنی و بە ئەمانەتەوە هەواڵەکان ئەخاتە بەردەست ئەو کاتە ئیتر ئەگەر تۆ بەتەنیا وەرگر بیت یاخود ئەگەر لەگەڵ یا بتەوێ شرۆڤەی هەواڵەکانیش بکەی ئەتوانی بە دڵنیاییەوە ئیشەکەی خۆت بکەی و بە دڵنیاییەوە زانیاریەکە ژوەر بگرینێک ئەوەی کە لە گومان و دوو دڵیابی بۆیە من لە ساڵڕۆژی کارکردنتانە دەستخۆشیتان لێ ئەەکەم و هیوای بەردەوامیتان بۆ خوازم. پیرۆزبایی گەرم لە دەستە و بەڕێوەبەر و دامەزرێنەرانی ئەم پەیجە دەکەم پەیجی ویزگە نیوز ماڵپەڕی ویزگە نیوز
کە ئەمە ماڵپەڕێکە دەور و ڕۆڵیان دیارە لە ناو تێگڕای کەناڵی میدیا لە هەرێمی کوردستان. لە هەمان کاتیشە ئەوەش دەڵێم ینی ئەم ماڵپەڕە بێکەم و کوڕی نەبووە وەکو باقیاتی هەموو ماڵپەڕ و کەناڵە ڕاگەیاندەکانی تر لە هەرێمی کوردستان، بەڵام کەم و کوڕەکانیشی دەگەڕێتەوە بۆ زۆری دەوربینین و بۆ زۆری مشارەکەکردن و لە ئەنجامی کار و چالاکیەکانیان کۆمەڵێک هەڵەوپەڵەیش هەیە. من هیوادارم لەم ماڵپەڕەی ئێوە و تەوسێم بۆ هەموو کەناڵەکانی تری ڕاگەیاندن لە کوردستان پێشبڕکێی بە حیزبی بوون نەکەن، پێشبڕکێی خزمەتکردن و خزمەت گەیاندن و گەیاندنی ڕاستیەکان بە کۆمەلگای کوردستان بەگشتی و خەڵکە سیاسی و ڕۆشنبیرەکان بە تایبەتی. بەبوونەی ساڵیادی شەشەمی دامەزرانی وەبسایتی ویسکەدا پیرۆزبایی لە هەموو ستافەکەیەکەم بە تایبەتی لە بەرپرسەکەی کاک سیروانی خۆشەویست هاوڕێی عەزیزم، یاددارم سەرکەوتوو بن و هەموو ساڵێک لە گەشایە بن. ڕاستیەوەی من کە هەمە لەسەری لەسەر ویسکە هەرەوەی کە بە زۆر زۆربەی کات لە دیدارەکانمانەوە کاک سیروانیاڵێ من یەکێک لەو سەرچاوە سەرەکیەکانی هەواڵ بۆ من هەواڵی ڕاست، هەواڵێکە ئەجێندە نییە، هەواڵێکە مستاقیەتی هەیە، ئەوەی کە زانیاری و پێ بکە، ئەوەی کە بەڵانس بکات، ئەوەی کە تەختی هەموو لاکانەکە بەر لەوەی کە بڵاو بکرێتەوە بە فلتەرات تێپەڕێ وە سەبقیشی ئەوە مهمە، زۆر جار سەبقیشیان هەیە. پیرۆزبای ساڵیات لە یۆزگاکەم بەڕاستی دەورێکی زۆر گرنگیان هەیە، ینی ئەوەندەی من خۆم لەبەروی هەم لە ناو گروپەکایانم لە واتساپا و ئاگاداریانم زۆربەی هەواڵەکان بە زووترین کاتەوان بڵاوی یەکەنەوە دەستخۆشیان لێکم لەبەروی زۆر ئەتوانم بەڵێم بە بێلایەنی کارەکەن، ئەمەش گرنگە چونکە زۆر کەممان هەیە لەو سایت و ئەوانەی کە کارەکەن بە بێلایەنی کار بکەن. بەڵام پێشنیاری من بۆ ئەوانەوەیە هەمیشە گرنگی بن بە مەسلەی ژنان، چ ژنانی سیاسی چ ژنان هەر ڕۆڵێکیانە بێت چونکە دەورێکی ئەساسی هەیە. سڵاوتان لێبێ ئەم کاتان باش، من هەرێم عەبدوڕەحمانم لە پارێزگای هەڵەبجە لەگەڵتانی. ئەم کاتتان باش، من ساڤۆم لاڵقەیەکی تری پرۆگرامی زیاتر لە پرسیار لەگەڵ ساڤۆ هاتینەوەلاتان. سڵاوتان لێبێ ئەم کاتان باش، ئێستا ئەمە لە یەکێک لە بنکەردە نووسەکانی سنووری ئیدارە ڕاپەڕین لە قەزای ڕانیا. لە وێزگە نووسەوە لەگەڵتانم، سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. دیارە ئێستا دانیشتوانی گەڕەکی تانجەرۆ لە شاری سلێمانی گربوونەوەی ناڕزایەتیان ئەنجام داوە. ئەوتان لێبێ بینەرانی وێزگە نیوز، ئمڕۆ لە هەولێر حوتی مانگ بە بەشداری 150 کۆمپانیا و لە 8 وڵاتی جیاواز